ئەمریکا و ئێران و کاتژمێری سفر لە کام ئامانج دەدرێت و خامنەیی چارەنووسی چییە؟ بەپێی زانیاری میدیا ئەمریکیەکانی وەکو واشنگتن پۆست و ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنال، دۆنالد ترامپ داوای لە ڕاوێژکارە باڵەکانی کردووە بژاردەی سەربازی خێرا و یەکلاکەرەوەی بۆ ئامادە بکەن. ئەوەش تەنها بە ئامانجی لێدانێکی کورت و خێرای ئێرانە بە جۆرە گورزەکە کوردخایەن بێت و جەنگەکە درێژە نەکێشێت. لەسەر بنەمای داخوازیەکەی ترامپ ئاشێت ئامانجە دەستنیشانکراوەکان ئەمانە بن: خامنەیی ئامانج و پلانی یەکەمینی گورزە سەربازیەکەی ئەمریکا لە ئێراندا سەری مارەکەیە کە بە باوکی سیستەمەکە ناسراوە. عەلی خامنەیی یان دەکوژرێت یاخود وەکو سەرۆکی ڤەنەزوێلا لە ئەسمانەوە هەڵدەکێشرێت و دەبرێتە ئەمریکا بۆ دادگاییکردن. واتە لە قۆناغی یەکەمی جەنگەکەدا بە یەک هەنگاو تەواو پرۆسەکە یەکلایی دەکرێتەوە، بە تایبەت کە لە ئێراندا هەر دەستدانێک لە ڕابەر واتە کژمەلیکی تەواوەتی سیستەمەکە. گەورە فەرماندە سەربازی و هەواڵگریە گرنگەکان بە گوێرەی زانیاری میدیا نزیکەکان لە کۆشکی سپی ئامانجی دووەمی هەڵمەتی سەربازی و ڕووخاندنی ڕژێمی ئامامە بەسەرەکان بریتی دەبێت لە کوشتنی فەرمانجە باڵا کاریگەرەکان و بەرپرسانی ئیتلاعات و زانە ئەتۆمیەکان، با تایبەت کە لە دوای جەنگی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران ئەو زانایانە بە خێرایی سەرقاڵی نۆژەنکردنەوەی کوورە ئەتۆمیەکان و هەوڵی دەستخستنی چەکی ئەتۆمی دەدەن. پلانی سێهەم لە قۆناغی سێهەمدا ئامانجەکە بریتیە لە خاپوورکردنی وێستگە و بنکە ئەتۆمیەکان. ئەو ئامانجانەی لە پێنتاگۆنەوە خراونەتە بازنەی سوور بریتین لە وێستگەکانی ناتەنز، فۆردۆ و ئەسفەهان. ئەم وێستگانە پێشتریش بردومان کراون و ئامانج لێی ئەوەیە ڕێگری لە ئێران بکرێت دەستی بە چەکی ئەتۆمی بگات. پلانی چوارەم ئیفلیجکردنی ئابووری بە ئامانجگرتنی سەرچاوەکانی وزا و نەوت پێشبینی کراوە ئەو هێزە سەربازیی ئەمریکا کە ئێستا لە ناوچەی کەندا و کۆکراوەتەوە یەکێکی تر لە ئامانجەکانیان لێدانی سەرچاوەکانی وزە و نەوت بێت لە ئێران. ئەمەش بە مەبەستی فلیجکردنی شادەماری ئابووری ئێران و زیادکردنی فشاری میلی خەڵکی ئێران لەسەر ڕژێمی ئەو وڵاتە. پلانی پێنجەم خاپوورکردنی سەربازی لەم قۆناغەدا فڕۆکە شەبەحە ئەمریکیەکان کاری سەرەکیان دەبێتە لێدانی خێرا و کورت و گورچکبڕ لە ناوەندە سەربازیە هەستیارەکان، دامەزراوەی بالیستی و موشکی دوورمەودا، ناوەندی چاودێری خێرا و ئۆپەراسیۆنەکان، ناوەندی دروستکردنی درۆن، ناوەندی سەرەکی هەواڵگری نوێ و ناوەندی ئاراستەکردنی پرۆسە سەربازیەکان. جگە لە ئەمانە ئامانجەکانی تر بریتی دەبن لە لێدان لە ئەمبارەکان و ناوەندی دروستکردنی چەکی مامناوەند و هەموو ئەو سەکۆ موشکیانەی کە ئێران بۆ هەڵدانی فاتح و شەهاب بەکاریان دەهێنێت. بەمپێیە ئەمریکا دەیەوێت جەنگەکە تەواو کورت خایەن بێت و نایەوێت ناوچەکە بگلێنێت لە جەنگێکی دوور و درێژی وەکەوەی لە ئۆکراین ڕوویدا. هەر بۆیە ئەم جەنگە هەم تێچووی کەم دەبێت هەم دەستکەوتیشی زۆر دەبن و بە تەواوەتیش سیستەم و ڕژەمەکە لەنێو دەبن. سیاسەتی نوێی ئەمریکا بە تایبەت ئیدارەی ترامپ بریتیا لە یەکلایکردنەوەی خێرا، گورزی کورت و دەستبەجێ، گۆڕانکاری و دەستکەوتی زۆر و بەپەلە. هەر بۆیە ئەمریکیەکان دوو بژاردەیان خستۆتە بەردەم ئێرانیەکان، یان ڕۆیشتنی سەرانی ڕژێمەکە بۆ رووسیا یان هەمان چارەنووسی مادۆرۆی ڤەنەزوێلی. سەرۆک وەزیرانی قەتەر ئێوارەی دوێنێ بۆ گەیاندنی نامەیەکی بەپەلەی ئەمریکا بۆ یەک کاتژمێر گەیشتە تاران. زانیاریەکان دەڵێن نامەکە تەنها ئەوەندەی تیابووە، تکایە بڕۆن و وڵاتەکە جێپێڵن. ئەمە تەواو پێچەوانی خواستی دانووسانەکانی پێشوە کە دەیگوت تەنها با موشکی ئەتۆمیتان نەبێت.